بزانە برای بەڕێز سەرەتایەک لە هەر کارێک کە دەستت پێ کرد ئەگەر خوای گەورە پێی رازی نەبوو لەوە ئەکید بە کۆتایی ئەو کارە بۆ خۆشت پێی رازی نابیت بە هیچ شێوەیەک سەرپێچی ئەمری خوای تەبارەک و تەعالە نەکەیت چونکە لەبەر خاتری هیچ کەسش سەرپێچی ئەمری خوای گەورە نەکەی خاستن لەبەر خاتی کەسێکەوە خۆشت دەوێ دەزانی ئەو کەسێک کە خۆشت دەوێ دڵی ئەو کەسە لەبەردەستی ئەو خوایەکەوە ئەتەوێت سەرپێچی ئەمری بکەیت و زەلیلبوونیش هەلەو دەرگایەوە دێتە ژوور کەوا سەرپێچی ئەمری خوای گەورەی تێدا ئەکەیت لەبەر خاتری کەسێک کەوا بۆ خۆت خۆشت دەوێ دوور بە لە زەلیلی و دوور بە لە بێ ئەمری خوای تەبارەک و تەعالە بەخواتە نسپێر